بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أم بيا وبرزم مع حسين أو خلقي توي الله هجد الصال لم مزجوتيا خدمة كاري أم مزجوتي كل أخوة لي الراضي به تنانت سرداني زور نزيك أجد تعزيك شكر ذي وبلها توتوا هيج كاتيج نبوة أم بيا ونرجع كباني لمزجوت حضور النبي ساعات ونيو هند جردو ساعات فيش نرجع بياني هاتوتە ناو مزگەوتە و دەریاکانی مزگەوتی کردوتەوە خوا لێ ڕازی بێ مدەتێکە زۆر نەخۆشە و ناتوانێت کەمەکەمەیە بۆ نوێژەکانی بۆ مزگەوت ئەمڕۆ بە فرسەتم زانی کە لە خزمەتە هەنێ وتوێژ و باسی کۆنی مزگەوت و شێوازی خزمەتکردنی بکەم لە مزگەوتە زمانەکەی زمانی هەورامیە منیش مەوجەکەم ئەگۆڕم بە مۆجی دوو مافسێن گیان چەند ساڵە چێگە بیایی قوربان 18 ساڵی چێ بێنە ئەی ماشا ئەڵڵا چەند مامۆسەڵ دەیە چێگەیە مامۆستی جاگیۆ بێ دوێ بی پەنجا بێنی لەکەین سەفەریە بێنی دوێ وشاکردنە و هینی بێنی گچینەی و بانیینی چێشین ماچار لا بیاری نامیشرا دەگەی دەگا شێخان نادەگەشخانی نەگەرمە وارتەر زەردە هاڵە نانجڵێ ئایتی دینی ئیساوەڕۆ دیم ماتم چێ ڕیشت چەرمە بیان ماچ چوزانێ فەقیە چێگە هەر بێنێ یاری بێنی ئەمانە کەتەی ئی خزمەتە و ئی لەزەتێ ئینە نەبیێنی بەڵێ مەڵا عەلی وەخت و وش ساعەتی منی کەس نەتا لاسۆ بەکەنە مدە و گزیشەنێ مەڵا عەلی مامۆوینی تەمام بێ ئەمان ئی خزمەتە و ئیستە و ئی کوڕینی کەروش خوا ئای بەزاش دووێ هیچ کەس نەبیێن الحەمدولله ماسەعابی ماچی ماسەعابی خزمەت خاص کەرەوە الحەمدولله خوا حافظ قوربانە ئەتۆ پەلەمە کەرە جاتۆ جارێ ئەی تۆ چێگە نەمانیانی نەمانیای وەڵڵای تر خوا وژم زانۆ عەرزم نەکردی سەردان و قۆمی نەکەوەری مزگەی قەسەمم وارد ئانە قورئانە حەز کرد و چەمەم زەرەر بار و ئی مزگە زەرەر نارۆ ئەی خوا چەنە ڕازی وە یا رەب خوا و پێغەمبەر ڕەحما کرد جا کەلیمە تەرەبی ساڵی مڵکەنە تویچنێن مێ مڵکێ هەن شی پەرۆلا سەکانی قەڵەوەشە نەماچەش قەڵا باجگیرای ڕێوە هەنەوە دوورە بلوە پێشوشمێ ئێمەش تویچنێن مێ یەنا یۆ ئاما چروی ئەلام ماچوو توالەوە بزانە نەکوی بۆ کەلوپەلی ما شوما بەرو ئامانی وێنا زەقی و ژینا پنە و هەشوە دۆرەزرینی فولسینێ و خرامام کرد و تر نەزانم نانەوە ئاویش گواردە و فەرماواژ ئەمە درێژەنی پێدا تاتێ خاسەنی منی جواتم زاتۆ خوای ئینە خەیری زینەن با دەستش ماچ کرد ماچا دەستش پیشەش نییە مامۆستا قورئان ختمت بنگەر خەرپۆ قۆپی و ژاوا ئاور بەگوش و ماچە دەستبارە مازی منە دەستی بی پیسە مازی بچە ئامودەی کۆرەواتم ئینە خەیری زینەنی ئاپاسە سەرش پوژنانیونی یا فەرماواژ دوێ وارد هەنی یوشا شوش کردن یوشا نەکردن ئینشەڵڵا تۆ ئەمر درێژە پێ تاتێ خازی ئینشاءڵڵا جا دائما دوعای کەرە پێی ئاوتاتە ئینشاءڵڵا جا مام حسەین یان تۆ عەرزڵ کرد و قوربان خافڵ نییەنا الحەمدولله خافڵ نییەنا پێ کل جەمیع ئیسلامی ئانێت تەید و حەدیثش کردە و خافڵم نەکردن الحەمدولله منیش دیاریە گولانەم پێی حازر کردنی وزوش خزمەتە جەناب خزمەت و فرۆی مزگەوتە و فەقیال کردن و ئینە دیاریە گولانم پێی جەنابێ قوربان لێ زەحمەتە دوعای خێری مان پێ کرد لەوەڵا قوماشە ئیتر وەڵ چێشتنی کردی مامۆستا دەشتبیتە لە با من نا نیمەش زیادای نەپنم نا تۆ جلی تازەکەنە پێ جەژنێ لا حەش کەسی چۆ وەرە زەڕەکەش مۆن نا وەڵڵا خێرتمان ڕازی بوو ئینشاءڵڵا قوربانە بوو الحەمدولله غەمانە تۆ خوای یاخوا پەیدا خوا ڕازی بوو چنەل خواجە تۆ ڕازی بوو ئینشاءڵڵا خوا پێ حاجەتی ئا قورئانیەکی ئەستەنج و ئی حەدیثی ئینێموانەوە ئەمان مامۆستا وەڵڵا جەهەنەم یێنوی نەتەی دوعای لێ کەرە ئەنەن و کڵفەتی کەرە بەرڵێنی یاوێنی وەگیان خاسش کە دوعای خێری کەرە ئەرزگاخەتێ من وەرم گران لاپاسێ چێنە نەما کەرا سەبر مەکەرە سڵامەکەی وامیشان بلوە تینێرە دێمە بۆ 5 دقیقە تو مدری شێتانانە چادلی بەرەنی حەج کە داما دلی دێژ ماچ کەرو ده ئینشاءڵڵا خاسی با ئێمەش تەحەمولمان هەن ئینشاءڵڵا یاخوا مەوفەق بن حەج کەس فەرمانت بە بولانەی داڵە بەر و مزگی فیل و تەربیەتیش کەرانێ پێتماتەریش خاسە ئینشاءڵڵا ئیسە خاسایی مزگی الحەمدولله هێمن بێنەوە شکر هێمن بێنەوە هەری وەڵڵا
وافكر يا بدي رب ما مساعدة تلفزيون لا 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 أخذ يوم فرصة ما تاوش نا اخر هنيان دماي هين شكرين دماي كيرشن سوق بو يس حساب نيا الدولة يعني ما نسيش أفر ما دي دج بنري من بس قمنا يس ان خلاتوتون يترتو تشرشني كري ان انا خزمت جاينا يا رم داد صوتو بنا من كوات ما تمشيتها ما تشيش ما باي تشيش ما وي سما روشيجي وتم دولة ما مسابة خدان نبو راس بالله اخوي يا قبول شكر ان شاء الله كان راضي واما كان راضيين من مزيد والله اخوان راضي بوجبي يا ربي وزابو ان شاء الله يا ربي شكر فيت اخوة اخوة حافظ كيف حافظ الله حافظ